لە بەشی سێمی بەرنامەکەمانە لە ساڵ ڕۆژی دامەزراندنی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستانین کە 31 ساڵ بەر لە یاسای تەمەن ڕێکخراوێکی خوشکانی ئیسلامی کوردستان دامەزرێ بە ئامانجی خزمەتکردنی زیاتری خوشکانی ئیسلامی وەروە کۆمەڵێک بابەتی گرنگ پێوەست بە ژیانی خوشکانەوە بە میوانداری زۆر بەڕێز خاتوو شنۆ پێنجوێنی ئەندامی سکرتاریەتی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان. ماوەستا شنۆ زۆر بەخێر بێت. پیرۆزە ساڵیادی دامەزراندنی ڕێکخراوەکەتان بە هیوایەوە ئینشەڵڵا ئەم ساڵ قۆناغی باشتر و گەشاوەتر و گەورەتر بنێن. لە ساڵ ڕۆژی دامەزراندنی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان چ پەیامێکتان هەیە؟ بەڵێ بەناوی خۆی گەورەی میهرەبان سوپاسدانەکەم، سوپاس بۆ پیرۆزبایەکەتان. لە ساڵیادی دامەزراندنی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان کە 31 ساڵە لە ساڵی 1992 دروست بووە وەکو ڕێکخراوێکی جەماوەری هەتاوەکو ئێستا ئیش و کار و چالاکی خۆی دەکات. لێرە پیرۆزبایی خۆمان ئاراستی هەموو ئەو خوشکە دڵسۆز و ماندوونە ناسانە دەکەین کە لەو کاتەوە تاوەکو ئێستا ماندوونە ناسانە کاریان کردووە و جێدەستیان دیار بووە و توانیویانە ئەم ڕێکخراوە بهێنە ئاستێکەوە کە ئێستا لە هەرێمی کوردستانە پێگە و مەقامی خۆی هەیە. سەرکەوتوو بنیان. زۆر سپاس. ماوەسەشناگەر باز لەو بکەی کە لەو فترەیەدا 31 ساڵ دامەزراوە ڕێکخراوەکەتان ڕۆڵ و چالاکیتان چی بۆ چۆن توانیتوانە کاریگەریتان هەبێت لە نێو کۆمەلگای کوردیدا؟ ئافرەتانیش ئەتوانم بڵێم شان بەشانی پیاوان کە پێشتر ڕێکخراو نەبووە بەڵکو لەگەڵ پیاوانە کار و کاری کردووە ئیتر بڵین بە هۆکاری جیاوازتر، یعنی لەم قۆناغی ئێستا کە هەیە و لە ساڵی نەوەتەکانە کە دروست بوو جیاوازتر ئیشی کردووە، وەک بڵین لە هەشتاکانەوە لە کۆتایی هەشتاکان سەرەتای نەوەتەکان ئافرەتانی ئەو کاتە لەگەڵ پیاوانە هاوکار بوون، هاوکارێکی باش بوون کە لە شاخ با بڵین زیاتر کە ئێستا پیان ئەوترێت بەو ئافرەتانە پیان دەوترێت ژنانی شاخ کە ئیش و کار و چالاکیان کردووە لەگەڵ هاوسەرەکانیانە با بڵین چوونەتە دەرەوە و چەند ساڵ یعنی بڕوا بکە ئافرەتمان هەبووە کە لێرە هاوسەرگیری کردووە لە ساڵی هەشتاکان کە چوەتە ئێران بە 10 ساڵ کە ئەو کاتە مەنع بووە بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان بۆ کوردستان 10 ساڵ ماڵە باوکی نەبینیوە لە پێناوی ئەوەی کە ئیتر بڵین سەحوەیەکی ئیسلامی هەبوو ئەو کاتە و ژنانیش دەستی باڵایان هەبووە لە پێگەیاندن و لە دروستبوونی ئەو سەحوەیەدا، یعنی ئەگەر ژنان نەبوو نایە بەڕاستی پیاوانی ژنیان نەتوانی ئەو خەباتی کە ئەو کاتانە هەبووە بەردەوام بێ لەسەری، واتە بەشێکی گرنگی ژنانن توانیویانە ئەو سەرکەوتنانەی کە پیاوان بەدەستیان هێناوە بیهێن نەدی. بۆیە بەو جۆرە لە ساڵی هەشتاکانە با بڵین وەکو ڕێکخراو نەبووە، هەر ئاواشان بەشانی پیاوان ئیشەکانیان کردووە. دواتر وردە دوای ڕاپەڕین وردە ئیتر ڕێکخراو لە هەرێمی کوردستانە گەشەی کرد، ڕێکخراوەکان دروست بوون. ئێمە ژۆکو ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان کە ئەو کاتە ناوی یەکێتی ئافرەتانی موسڵمانی کورد بوو لە ساڵی 1992 ڕێکخراوێکمان دروست کرد کە ئێمەش پێویستمان بەوە هەیە ڕێکخراوێک بین و ئیش و کار و چالاکی خۆمان بکەین و بتوانین بینە پێش و پێگەمان هەبێ لەو کۆمەڵگایدا هەستمان کرد. بەڕاستی ئەو کاتە فەراغێک هەیە بەوەی کە ئافرەتان پێویستیان بەوە هەیە کە کۆ بکرێنەوە، ئەوش لە چوارچەوەی ڕێکخراوێکی ئیسلامیا بوو. بەڕاستی بۆ ئەو سەردەمە و بۆ ئێستاش بە تایبەتی باسی ئەو سەردەمە بکەم زۆر گرنگ بوو کە ڕێکخراوێک بێ بە ناوی ڕێکخراوێکی ئیسلامی ئافرەتان ئیش و کار و چالاکی بکات لەسەر مەسائیلی ژنان، لەسەر پەروەردەکردن، وەک چۆن ئەڵێیت ڕێکخراوێکی جەماوەری پیشەیی بوو کە دروستمان کرد ئەو کاتە و ئێستاش سواز بخۆ ئەوانی کە دامەزرێنێنی بوون هەمویان لە ژیاندا ماون و دەستخۆشییان لێ ئەەکەین لێرەوە لەبەرەوەی زۆر ماندوو بوون لە دروستکردنی ئەو ڕێکخراوە بەردەوامبوونی ئەو ڕێکخراوە، بۆی توانیمان بە هەموو لایەکمان ئەم ڕێکخراوە بپارێزین و نەبێتە هۆی ئەوەی کە پەردەوازە ببێت، بەڵکو بەردەوام ئێمە ئافرەتان پەیوەندیان پێوە ئەکردین کە لەنا ئەو ڕێکخراوەیە کار بکەن. بەڕاستی ئەو کاتەش گرنگ بوو کە ڕێکخراوی ژنان دروست ببێ، چکە فەراغێک هەبوو لە هەرێمی کوردستانە کە و تیژی بەرامبەر بە ژنان ئەکرا کە ژنان ئیهانە ئەکران، زۆر بابەتی تر کە لەو سەردەمەیە هەبوو. بۆیە ئێمەش لە چوارچێوەی ئەو نەهامەتیانی کە بەرامبەر بە ژنان و تند و تیژانی کە دەکرا بەرامبەر بە ژنان پێویستمان بەوە هەبوو کە ڕێکخراوێک دروست بکەین. ئەمە بەشێکی بوو، بەشێکی تری کە پەروەردەکردن بوو، پەروەردەی ئافرەتان لە ڕووی شەرعیەوە. بەڕاستیەوە بۆ ئێمە زۆر گرنگە تاوکە ئێستاش ئێمە ئەوە گرنگیمان پێداوە و کاری لەسەر ئەەکەین لەو چارچەوەی کە خی گەورە بۆی دیاری کردووە
ئێمە پێویستە کار لەسەر خوشکان بکەین و کار لەسەر هۆشیارکردنەوەی ئافرەتان بکەین کە بە ماف و بە ئەرکەکانیان. زۆر باشە. ماوەستاشنەوە زۆر جار ئەوەترێ یەکێک لە هەرە پایە گرنگەکانی مانەوەی هێزە سیاسی ئیسلامیەکان ڕێکخراوەکانی ئافرەتانیانن. هەم لە ڕووی قیادەی جەماوەریەوە، هەم لە ڕووی پێگەی دەنگدان و کاری سیاسیەوە، هەم لە باری ڕێکخرا و چالاکیەوە. توانین بڵێن بەڕاستی ئەو کاریگەریە بێهێزەشتان هەیە لە ڕووی سیاسیەوە لەسەر ئەو با بڵێن هێزە سیاسانی کە باسن لەگەڵی ئیشەکەن یا خۆت ئایدیای سیاسیتان وەکو یەکوایە. بەڵێ قسەیەک هەیە ڕۆژهەڵاتیەکان هەمیشە ئەڵێن ئەگەر ئافرەت لە کایەکانە دەربێنی ئەو کۆمەلگا هیچ مانایەکی نامێنێ، کەواتە ئافرەت بەخۆی گرنگی هەیە. ینی ئەبێ ئەم قسەیە بە هەند وەربگیرێت، چونکە زۆر کەس من تا ئێستاش لەگەڵ ڕێزمە زۆر کەسایەتی و خەڵک هەیە کە بڕوای بە مەسائلی ژنان نییە، بڕوای بە ڕێکخراوەکانی ژنان نییە، ئەسڵ هەر گاڵتی بە هەندێک شت دیە. بەڵام بەڕاستی وانە هەر ئافرەتە توانی کە پێگەی هەبێ لەنا ئەو کۆمەلگایدا و پیا و بەو ئاراستەیە بەرێ. هەموو ئەو زانانی کە دروست بوون بەڕاستی پیا یعنی ئافرەتێک لە پشتیانەوە بووە. ئەگەر یعنی ئافرەت لە پشتیانەوە نەبووە نەتوانی بگەن بەوەی بەڕاستی کە هەن. یەکێک لەوانە من هەر باسیکەن پێغەمبەری خوا سەلامی خوای لەسەر بێ کێ پاڵپشتی بوو. بەڕاستی ینی ئەمە خەدیجەی خێزانی پاڵپشتی بوو کە یەکەمین ئافرەت بوو بازرگانی ئەکرد و کە هاوکاری پێغەمبەر بوو کە گەشتە ئەو مەقامەی کە ویستی، هەرچەند ویستی خوای لەسەر بوو بەڵام دەستی ئەویشی تیا هەبوو. ینی ئافرەت پێگە و مەکانێکی دیاریکراوی خۆی هەیە کە ئەتوانێ زۆر شت بکە، ئەتوانێ لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی ئابوووریەوە، یعنی لە هەموو کایەکانی ژیانە ئافرەت گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە کە ئێستا ئێمە بە ئاراستەیەکی تر قسە یعنی ئیش لەسەرەوە ئەکەین کە ڕێکخراوەکانی ژنان یەکدەنگ بن لەسەر ئەوەی کە ژنان بچنە ناوەندی بڕیارەکان. ئەمە بەخۆی گرنگە، ینی بتوانن بەویستی خۆیان حتا ئێمە حەز بەوە ئەکەین، ینی قسە لەسەر ئەوە ئەکەین کە ئافرەتان ئەو کۆتاییان نەمێنێ لە 125 و لە 130 بەڵکو خۆیان بە دەنگی خۆیان بڕۆنە ئەو شوێنانی کە بۆ نمونە پەرلەمانە، سەرۆکی پەرلەمانە، وەزیرە یا هەر شتێکە. ینی ئەمە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە، بۆیە ئێمە ئیش لەسەر ئەمانە ئەکەین کە ئەمانە ئافرەتان بەرەو پێش بەرین، هۆشیاریان کەینەوە. بەڕاستی یەکێک لە ئامانجەکانمان ئەوەیە کە کار لەسەر ئەوە ئەکەین کە ئافرەتانمان لە پێگە و کەسایەتی و مەهامەتی خۆی تێبگا کە بتوانێت پێگەیەکی گرنگی هەبێت لە هەموو ئەو ئاستە جیاوازانەی کە ئێستا بوونی هەیە. بە تایبەتی ئێمەمانێت لە پێگە باڵەکانە بۆ نمونە لە پەرلەمانە، لە ئەندامی ئەنجومەنی پارێزگای کە ئێمە ئافرەتانمان هەیە، خۆشبەختانە وەکو ڕێکخراوەکەمان کەسی وامان هەیە کە لەو پۆستانەیە کار ئەکەن، بۆی ئیش لەسەر ئەمانە ئەکەین کە زیاتر ئافرەتان بەرینە. هاوشانی ئەو کار و چالاکە سیاسیانە ڕۆڵێکی زۆر باشتان گەڕاوە شایەتی هەموو لایەک لە بابەتی پاراستنی شکۆی خێزانە نێو کۆمەلگادا بەهۆی ئەو سیمینار و پانێڵانی کە ئەنجامی دەدەن. ئەگەر باز لەو کار و چالاکیانە تام بکەن لەو بارەوە کە لەگەڵیدا کۆمەڵی ڕێکخرا و کۆمەڵی شوێنی دیکە هەن هەمیشە بەردەوام دەیانەوێت لە شکۆی خێزان بدەن. بەڵێ بەداخەوە ئێمە کە زۆر جار باسی ڕێکخراو ئەکەین بە شێوازێکی تر دێتە پێش چاوی خەڵک و جەماوەر، بە شێوازێک کە ڕێکخراوی ژنان چۆن ئەڵێیت بوونەتە ئەوەی و چۆن ئەڵێ بوونەتە مڵەزمەیەک لەم کۆمەلگایە کە هیچیان پێ ناکرێت، کە هیچیان نەکردو جگەل لەوەی کە شیرازەی خێزانیان تێگاوە. ئەمە من یعنی بەڕاستی تەحەدایەوە کەم کە هەندێک ڕێکخراو هەیە ئەمە ئەمانیان نییە. هەندێک یەکێک لەوانە ڕێکخراوەکەی ئێمەیە کە توانیوێتی زۆر بەباشی بێتە پێش کار و چالاکی خۆی بکە، وازنەوە بێنە کە هەندێک ڕێکخراو بڵێ مهامیان هەیە بۆ تێکدانی شیرازەی خێزان، ئامانجیانە کە ڕێکخراوەکەی تۆ بە شێوازێکی تر ئیشی لەسەر بکەن بۆ ئەوەی کە ناشرینی بکەن لە ناو کۆمەلگەیە، بەوەی کە فەندیان بۆ وەرئەگرن لەسەر ئەوەی کە کۆمەلگە بەرەو ئاراستەیەکی تربەرن بە شێوازێکی جیاوازتر و بە شێوازی زانستی ئەوەی کە خۆیان لەسەری ئەدوێن، بە تایبەتی لە مەسائلی ئایدۆلۆژیای جەندەر و ئەو بابەتانە. ئێمە ڕۆڵێکی زۆر کاریگەرمان هەبووە کە لە هەرێمی کوردستانە ویستراوە کە گەشەی پێ بدرێ، بەڵام بە هەوڵ و ماندووبوونی ڕێکخراوەکەی خۆمان و کەسانی تر کە خەمخۆری ئەو دینە بوون، خەمخۆری ئەو کۆمەلگەیە بوون کە شیرازەی تێک نەچێ، کاریگەریمان هەبووە لەسەری بەڕاستی. بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە ڕێکخراوەکانی ژنان هەمویان پستوتیان پێکەوە. بەڕاستی من شایدی ئەوە دەم کە ڕێکخراوەکەی ئێمە و چەند ڕێکخراوێکی تر کە ئێمە ئیشان لەگەڵا ئەکەین کە وەکو ئێمە دروست بوون، هەرچەند ئەگەر ئیسلامیش نەبن لەگەڵمانن بۆ ئەو بابەتانەی کە ئێمە بۆ نمونە پێشنیاری ئەکەین لەسەر بابەتە کۆمەڵایەتیەکان، لەسەر ئەوانەی کە
ئەیانوێ شیرازەی خێزان تێک بدەن هاوڕامانن بەڕاستی کۆڕ و سیمینار و بەتایبەتی لە قوتابخانەکانە ئێمە هەوڵێکی زۆرمان ینی هەوڵێکی زۆرمان داوەوە کارمان لەسەر ئەوە کردووە لە چەند ساڵی ڕابردووە لە قوتابخانەکانە ینی سیمینارمان وتۆتەوە بە ئەو قوتابیانەی کە لە مەرحلەیەکی پێگەشتنا بوون بەتایبەتی لە کوڕان و لە کچان بەتایبەت ترکچان ئێمە ئیشمان لەسەر کردووە ئەمە بەڕاستی کارێکی جوانە کە تۆ ئەگەر بیر و بۆچوونێکی جیاوازت هەبێ لەگەڵ هەر ڕێکخراوێکی ترا بەڵام دڵسۆزی خۆمخۆری ئەو کۆمەڵگەی و مانەوەی ئەو پێگە ینی ئەخلاقی کە لەناو کۆمەڵگەی ئێمەیە هەیە هاودەمت بێ یاخود لەگەڵت بێ بۆی کە بتوانین پێکەوە کارەکان بکەین یعنی ڕێکخراو بەم جۆرە وەسف نەکرێ ڕێکخراومان هەیە باشاوە ڕێکخراویشمان هەیە ئیش لەسەر بابەتی تر ئەکا ئەو بەڕێ خۆی زۆر باشە ماوەستا لە ساڵیادی دامەزرانی ڕێکخراوەکەتاندا پلانەکانی داهاتوتان چین چه ئامانجێکی دیاریکراوتان هەیە بەتایبەت لەو بابەتە هەنووکەیە و گرنگانەی ئەمڕۆ پێوەست بە ژیانی تاکی کوردی خێزانی کوردی بەتایبەت خانمانی کوردستان ئێمە یەکێک لە ئامانجەکانمان کە زۆر گرنگە دروستکردنی کەسایەتی ئافرەت وەک خۆی کە ئەوە دروست بێت و دروستکردن و ئیشکردن لەسەر پێگەی ئافرەت کە بتوانێت لە هەموو کایەکانی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری و هەموو ئەو کایانی کە لە هەیە ئیشی لەسەر بکە و هەوڵ ئەدەین بۆ ئەوەی کە بەمافە شەریعەکانیان ئاشنا بکەین ئەمە خاڵێکی زۆر گرنگە وایان لێ ئەەکەین کە مافەکانی خۆیان بزانن و ئەرکانی کە لە سەرشانیانە جێبەجێ بکەن مافیان پێ بدرێ ینی سەرەتاییترین مافیان ئەوەیە کە کەسایەتی خۆیان بپارێزن و پێگەی تەواوەتی خۆیانیان هەبێ ئەو گرفتانە هەیە ئێستا ینی ئەو حاڵەتانی بەڵێ هەیە ئەو گرفتانە لە زۆری ڕێکخراوەکانە هەیە کە پێویستە پێگەی ئافرەت زیاتر بەرەو پێش بچێ ئێمە هەمیشە جەنگمان لەسەر ئەوەیە کە کێشەمان لەسەر ئەوەیە کە ئافرەتان بچنە ئەو پێگانەوە بەڵام ئەگەر بەرامبەرەکەت ناهێڵە چکە خۆی لەگەڵ خۆیان کێبڕکێتی تجا ئەوەیە کە لەگەڵ ئافرەتێکا بیەوێ ئێمە ئەم شێوازە چوونە پێشۆمان بەرامبەر بە ئافرەتاندا ناوە و هەوڵمان داوە و هەوڵیش ئەدەین کە خێزانێکی ڕەسەن بگەڕێنینەوە کە هەرچەند ئێستا ئێمە بێ ئەو ڕاستیەش بڵین ڕاستە ئەوانی کە لە دەرئەکەون لە سوشال میدیا و ئەیانوێت ئەو ڕێکخراوانەی کە ئەیانەوێت شیرازەی خێزان تێگەن بڕوا بکە ئەوانە زۆر کەمن ینی بیتە ناو کۆمەلگا هەست ئەەکەی کە کۆمەلگا پاکە کۆمەلگا خێزان هێشتا ئەو خێزانانە هەرماون ئەو خێزانە چاکانە هەرماون ئەو خێزانانەی کە شیرازەیان نەپچرا و کە پەیوەستن بە ئاینی ئیسلام و کە پێویستن بە کولتور و عادەت و تەقالیدی خۆیانەوە زۆرن ئەو خێزانانە بەڵام ئەوانەی کە بەو شێوازە دەرەکەون نابێ ئێمە ئەوانە کاریگەریمان تێبکە وەکو ڕێکخراوێکی ئیسلامی بەڕاستی و هەوڵ ئەدەین بۆ ئەوەی کە کچان و کوڕانمان کچان و کوڕانی گەنجمان پێ بگەێنین و ئەو کێشانەی کە ڕوبەڕی خێزانەکان ئەبێتەوە هەوڵمان داوە کە چارەسەری بکەین ئەمە خاڵێکی زۆر گرنگە و پێگەیاندنی ئەو کچ و کوڕانەی کە ویستیانە هاوسەرگیری بکەن ئێمە کار ئاسانیمان بۆ کردن و هاوکاری بۆ نمونە خێزانە شەهیدەکانمان کردووە و ئێمە ڕێکخراوێکمان هەیە بە ناوی ڕێکخراوی سۆمای چاوانەوە کە 500 مناڵی بێباوک لە چەند ساڵێکە لە خۆی گرتووە کە مانگانە بڕێک پارەی ئەداتێت ئەمە بەڕاستی هەموو ئەو کار و چالاکیانێ و ئامانجانەمانە کە پێویستە ئێمە بیهێنیرەتی یاخوا دەستان خۆش بێ دووبارە پیرۆستان بێ و شەڵا هەر بەردەوام لە کاری گەورەتر زۆر سپاس بۆ بەڕێز خاتوشنۆ عەبدوڵڵا ئەندامی سکرتارێتی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان یاخوا بەخێر بێ سپاس بۆم دەفرێت بەخێر بێ